هو القرآن والفرقان إليه بسم الله الرحمن الرحيم. فصيام شهرين متتابعين من الله إليكم فلما زاغوا وزاغوا إنهم مآلوا إلى الله ولدناهم. من ندۆ محەممەد یوسف خەڵکی ناحیەی کەلەکچی سرە پارێزگای دۆک لە دایکبووی ساڵی 1990 بڕیارمدا بە ساڵێک تەواو بکەم. ڕۆژێکیان پۆستەکانی فەیسبووکم دەخوێندەوە لە کەناڵی پەیام پۆستێکیان بەڵاو کردوبەوە کۆمەڵی گەنج بریاری لەبەرکردنی قورئانی پیرۆزیاندا بوو لە ساڵێکدا لە ژێر هاشتاگی تۆش قورئان لەبەر بکە. داخلی گروپێکی میسنجەر بووین تقریبان 6-7 کەس بووین ڕۆژانە ڕێنمایی و زانیاری و چۆنیەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەوێدا دەنرا. الحەمدولله بڕیارەکەی من لە 2020 تا 2021 تەواو بکەم قورئانی پیرۆز پێش وادەی خۆی لە 16/2/2021 کۆتا جار بوو دەرسم بۆ مامۆستاکەم خوێند و تەواوم کرد. أم حسبت أن أصحاب الكهف والرقيم أهدنا رشدا كبرت كلمة تخرج من أفواههم بەڕاستی ئەگەر بۆ قورئان بخوێنی بە جوانی لێ بکۆڵیەوە چیرۆکی خۆت تێدا دەبێنیەوە هەر ئاەتێک باس لە شتێکی ژیانی تۆ دەکا چونکە وەکو زۆربەی زانەکان دەفەرمونون قورئان کەتەلۆکی ژیانی مرۆڤە ئەها دەڵێت بۆ دەستت ئەوا بۆ چاوت ئەوا بۆ هەموو شتەکان لە یوتیوب بنووسە ڕێگەکانی لەبەرکردنی قورئان چەندین ڤیدیۆت بۆ تێدە خوارد. اینجا تۆ ڕێگەکان تاقی بکەوە 1-2 مانگ لەسەر ڕێگەکان کام بزان تۆ لەسەر کامەیان باشتر دەی. الحەمدولله ئەمە ڕێگەیەکم دۆزیەوە سەرەتا بە سەعاتێک تا لایەکم لەبەرە کرد بەم دوایە بە ڕبع سەعات لایەکم لەبەرە کرد تا ڕێگەکە دۆزیەوە لەگەڵ خۆت تەطبیقی دەکەی زۆر ئاسان بوو. ذكر وموعظة ونور هەر ئیشێک بکەی یان هەر شۆلێکت هەبێ ئەگەر مەجال کاتەکانت دابەش بکەی بە پێپلان بەخوا کاتت بۆ هەموو شتێک ئەبێ و زیادیش ئەکا. بۆ نمونە ئەمن مامۆستاژ بووم و کچی ماڵۆش هەر نەبێ کەمێک کارەکەی الحەمدولله مامۆستاییەکە جوان بە جوانی بەڕێوە ئەچوو و کاری ماڵەوەش دایکم زۆر یارمەتیمی ئەدا بۆ ئەوەی کە من لە بەرکەم بەڵام هەبووە کارم ئەکرد و لەبەرمیش ئەکرد. ئەمەش هەمووی فەزلی قورئانە بەڕاستی وەکی قورئان دەخوێنی بەرەکەت دەێنتە ژیانتەوە ژیانت پڕ دەبێت لە بەرەکەت خۆت نازانی کەنگی ئەوا گەیشتە دووزی 15 و 20